کەمتر بوونەتەوە. لەلای خۆیانەوە فەرماندە سەربازەکانی پێشمەرگە لە دەڤەرەکە ڕۆڵی فەرماندەی پشتیوانیەکی پێشمەرگە بەرز دەنرخێنن لە هاوێشتنی موشک و پێکانی بارەگا و بنکەکانی تیرۆریستانی داعش. ئێمە بە زۆر مانزانی کە ئەم چەک و سیلاحانە هەموو کۆ بکرێنەوە لە یەک جێگا مرکزی بی، چونکە لەبەر ئەوەی کە ئێمە دەمانتوانی باشتر ئیسیفادەی لێ بکەین کە بڕیار درا لە لای سەرکردایەتی لە 2008ەوە ئێمە دەست بەکار بووین، ئێستاش تقریبای هێزێکی بەقووەتین و توانیومانە ئەوەی ئەرکی سەرشانمانە جێبەجێ بکەین و توانیومانە جێدەستیشمان دیار بێ لە ناو هەموو لەشکری کوردستان. ئێمە هێزێکین پاڵپشتی هێزەکانی وشکانی ئەکەین، چ لە ناحیەی تۆپخانە و ڕاجیمە و ئەوانە بێ، چ لە ناحیەی درۆع بێ و ئێمە هەمیشە و هەندەسەش ئەمانە هەمویان مکەملی یەکترن لە جەبهە و هەر یەک بە بەشی خۆی، چونکە دابش کراون. جێگا هەیە پێویستی تەنها بە هەندەسە ئیشی خۆیەکە، جێگا هەیە پێویستی بە درۆع ئەیکا، تۆپخانە و موشک و ئەوانە ئەیکەن. یعنی ئێمە ئەو هەمان پێ باشتر بوو کە ئەم پشتیوانیە لە یەک جێگا کۆ بکرێتەوە بۆ ئەوەی چەکەکان هەموو کۆ بکرێتەوە، هەر لە ڕۆژی ئەولی شەڕەکەوە، هەر لە مەلە عەبدوڵڵاوە تا شنگار ئەمانە هیچ وەختێک و ساتێک کۆلیان نەدا و هەموو جاریش جێگای دەستیان دیار بووە چون داعشیان شکاندووە. یعنی من ئەتوانم بڵێم سەبەبێکی ئەساسی شکاندنی داعش پشتیوانی بووە بە حکمی ئەوەی ئەو ئیمکانیاتانەی گەلە بەردەستی بووە. یعنی چونکە ئێمە دەبابەمان پێ بووە، مدەڕەعەمان پێ بووە، تۆپمان پێ بووە، یعنی ئیمکانیاتمان هەبووە لە هەر جێی لێماندا بن ڕانەوەستاینە و ئەو برا پێشمەرگان و ئەفسەرانە هەمویان جێگای شانازینە. فەرماندەی ئەو هێزەش بەڕاستی کە ئاوڕێک بدەیەوە لە تواناوی ئیمکانیەت و ئەو هێزەی کە لە دەستێتی، دەتوانم بڵێم کۆکردنەوەی 24 ساڵی ڕابردووە نەک ئەمڕۆ. 24 ساڵی ڕابردوو ڕۆژ لە دوای ڕۆژ هاوەن بە هاوەن، 57 بە 57، تۆپ بە تۆپ، دەبابە بە دەبابە گەیشتە ئەو قەنەعەتەی ئێستا دەرێم دەتوانم برێم نەک لە کوردستان لە ناوچەکەش هێزی پشتیوانی یەک توانای دیار و بەرچاوی هەیە لە بەرەکانی بەرگری دوێنێەوە ئەمڕۆکەش و جێگەی نەک برم پێ هەردەبستان بی جێگەی پشتیوانی پێبەستنە لە هەر بەرێشی شەڕ. هێزی پشتیوانی یەک جێگەیان پەنجیان دیارە و لەو قۆناغانەی ڕابردووی کە ئێمە لەو سونەر بووینە بە تایبەتی لە ئازادکردنی سولتان عەوڵا و منتیقەکانی لای مشار و تەلە شەعیر و تەلە ڕیم و ناوچەکانی تری کە دیار دەکرێت خۆمان ئێمە لەگەر دابن و مەیدانیان دەوریان دەبابەکانیان وەکو برەی قەسفکردنی تۆپەکانیان لە هەمان کاتیشدا دەوری هێزی ئەندازەی کە ئەوەش دەورشی کاریگەرە برێن لە گیانی پێشمەرگە دەپارێزرێ لە هەمان کاتدا ڕێگەی ئەمینیش دادنێتن بۆ هێرشکردن چی ئەگەر ئەو تیمەت نەبیان ئەو هێزت نەبێ ناتوانانی ئەتو لە هەندێک ئالەتدا هێرش بکەیت. ئێمە کاتێک کە دەستمان بە ئازادکردنی مەخموور و باقورت و گوندەکانی دەوروبەری مەخموور کرد، ئەوان بەشدار بوون لەگەڵمان لە هەموو بەرنامەکە و لە هەموو ئەو پلانێک کە جێبەجێمان دەکرد و بەردەوامیش ئەسنادیان کردوین، پشتیوانیان کردوین و لە هێنانی هەدەفیش زۆر شارەزا بوون. طبعا داعش بۆ خۆی سەرەتا دووسێ تەکتیکی بەکارێنا. یەک لەو تەکتیکانەی بەکاریان هێنا تۆپباران بوو. یەکەم جار بە تۆپباران دەستی پێ دەکرد، دوای تۆپباران ئەو کاتە دەستی بە هێرش دەکرد. بەڵام هێزەکانی ئێمە هێزەکانی پشتیوانی توانیان یعنی وەڵامی داعش بدەنەوە و هەموو کات توانیوێتیان ینی ئاگری داعش لە ڕۆی تۆپبارانکردن
ڕابگرن. من دەتوانم چەندی شایەتیان لەوە بدەم لە کاتی هێرشکردنی چی خۆمان چی داعش ئەوان توانیویان ئاگری هێزەکانی پشتیوانی ئەمە مسەی تەڕبێ لەسەر ئاگری ئەوان بۆ ئێمە لێرەوە دەستخۆشی لە فەرماندە و هەموو ئەفسەرانە دەکەم کە لەناو فەرماندەی پشتیوانی یەک ئێمە لە سنووری محوەری مەخمور هەلە سەرەتاوە هەلە ڕزگارکردنی مەخمور و دوایش باقرد و دوایش گوندەکانی دەوروبەری باقرد و دوایش بە ئیتیجای حاجی عەلی بۆ بڵین بۆ دووگرتکان و جەدیدە و عەلیاوە و هەتا نزیک دەبێتەوە لای سوڵتان عەبدوڵا ئەوە لەو شوێنانەی کە هێرشی پێشمەرگەی تێدا بوو بۆ سەر مۆڵگەکانی داعش یعنی کەمتر فڕۆکە بەشداری کرد لە سنووری مەخمور یعنی زۆر کەم بە تایبەتی لە مەخمور لە ئازادکردنەوەی مەخمور لە ئازادکردنەوەی باقرد لە گوندەکانی دەوروبەری باقرد فڕۆکە هاوپەیمانان هەر بەشداری نەکرد تەنها ئاعتیمادمان لەسەر پێشمەرگە و هێزی پێشمەرگە و ئاعتیمادمان لەسەر پشتیوانی بوو هێزی پشتیوانی خۆمان پشتیوانی یەک حقیقت دەتوانین بڵین دەورەی زۆر کاریگەر و دەورەی زۆر بەرچاویان هەبوو و من بەبیرم دێت لە ئازادکردنەوەی باقرد ئێمە سەرەتا هێزێکی ئەوەندە زۆر نەبووین بەڕاستی و ئیمکانیاتی چەک و ئیمکانیاتی سیاراتی درعیشمانەوەکو پێویست نەبوو سەرەتا بوو ئەوەی دەستمان کەوتبوو زیاتر ئەوەی داعش بوو دەستمان کەوتبوو لە سەرەتا لە مەخمور دەستمان کەوتبوو ئەمە لە ئازادکردنەوەی باقرد ئەمە دەتوانین بڵین لە قۆڵی لای مەخمور کە هێرشمان کرد بێجگە لە قۆڵی لای پونجینە تەنها لە قۆڵی لای باقرد حیساب بکەین هەمووی 100 کەس تێنە دەپەڕین بەڕاستی بەڵام ڕۆلی تۆپخانەی ئێمە بەڕاستی ڕۆڵەکی کاریگەر بوو پێشەوەی کە ئێمە بگەینە سەنگەرەکان نێزیکی سەنگەرەکان بووین تۆپخانە زۆر دەورەکی کاریگەر و دەورەکی جوانی بینی. من پێشمەرگەم من هێزی یەکی پشتیوانم لە تاوریکی ئەنگوستە چاوی شەوان و لە ململاونەی مەرگ و ژیان لەژێر تاوفگەی باران و لە کاوتی لزمەی تەرزەی گولەی نەیاران بەدەم پشکوتنی خونچەی بزەیت لێوی دڵداران و لەگەڵ هەموو دیمەنە جوانەکانی ژیان لەناو قوڵپەی گریانی هەژاران لە پێدەشت و لوتکەی کوێستان لە ئەشکەوت و کانیا و دارستان لە گەرمەی شەڕی مان و نەمان لە کاوتی گریان بۆ شەهیدێکی ڕێی نیشتمان هاوڕێی هەر هەناوسەی دڵ و ڕوانینی چاوان یادت لەگەڵمە و ئۆقرەیە بۆ گیان ئەی نیشتمانم ئەی کوردستان هێزەکانی پشتیوانی فەرماندەی هەڵمەت و پاسەوانی ئێوەنجرا بۆ ڕووناچی ئەمادەکەن بۆ ڕزگاری فەرماندەی هێزەکانی پشتیوانی بەرگریکاری کوردستانی بۆ نیشتمان خوێن نابەخشن بەبێگوتان بۆ ڕزگاری بەڕاستی ئێمە وەکو فەرماندەی هەولێر زۆر ڕازین جێ ڕەزامەندی ئێمە بووینە وەکو فەرماندەی موشک هەر کاتێک پێویست بووی هاوکاری ئێمە بووینە بەڕاستی دەتوانین برێم دەوری هاوپەیمانانیان دیتێ چکە ئەو شوێنانەی کە دەستی ئێمە نەگەیشتێ تۆپی تۆپخانەی بەڕاستی گەیشتێ و بەجە بەڕازیمە بووە و لە پار ئەوانیشەوە برادرانی هەندەسەش بەڕاستی دەوری زۆر ئیجابی و کاریگەریان هەبووە بەڕاستی ئەوانە جێ ڕێز و تەقدیرن ئەوەی کە ئێمە چەند باسییان بکەین کەمە لەبەر ئەوەی هەموو کاتەکە پێویستمان پێبی ئەوانە حازبوون و لەگەر ئێمە دابووینە تەوان هێزی پشتیوانیش چەند بەشەکی لە خۆی گرتیە لەوانە هەندەسەیە تۆپخانەیە بابرین ئەو ڕاجیمە و ئەوانە چەکی قورسە بەڕاستی لێرانە بیدایەتی کە هاتی نوێرانە دەورەی باڵایان هەبوو بلە خەس هەندەسەیانی
لە هەرگرتنەوەی مینەوەوانە و هێزی پشتیوانی لە دەستپێش شەڕی داعشی لە هەموو محوارەکان بەشدار بووینە بەشداری بووینەشی کاراشیانەوە لەبەرەوەی بەڕاستی ئەو کاتی ئەمە خۆمان لەوە شەڕێ ئامادە نەکرد بوو یعنی ئەوەی کە ڕایگرت زۆربەی زۆری بیدایەتی لە شەڕەکان هێزی پشتیوانی بۆ دژمنی ڕاگرت هەتا بۆچی گوتی خۆ ڕێخستنەوە کرا تەبعی هێزی پشتیوانی ضرورەتی هەر سوپایەکە کە هەبێت لەبەرەوەی هێزی پشتیوانی لە هەر سوپایەکدا تەواوکاری ئەو قەتعاتە عسکەریەیە کە لە هەر معرەکەیەکدا بێ لە هەر وڵاتێکدا بۆی هێزی پشتیوانی لە هەرێمی کوردستان وجودی هەیە لە هەموو محورەکان بە درێژایی سنووری هەرێمی کوردستان ئێمە هێزی پشتیوانی لە هەموو محورەکان وجودمان هەیە ئەوە ئێمە کە لە محوەری مەخمورین ئیسنادی هێزەکانی پیادە دەکەین لە کاتی هێرش بردن و لە کاتی بەرگری کردن و ناوەش ڕمی ئیزعاز دەکەین لە دژمن هاوکات لە ناوچەکانی خازر و باشیک هێزەکانی پشتیوانی یەکی پێشمەرگە بە تایبەت لە بەکارهێنانی موشک و هێرشی تانک و زری پۆشەکانیاندا ڕۆڵێکی گرنگیان هەبووە بۆ هێڵی هێرشبردننی پێشمەرگە جگە لەو ڕۆڵەی کە هەیەە لە هاوێشتنی موشکی دوورهاوێژ بۆ مۆڵگەکانی تیرۆرستانی داعش فەرماندەکانی پێشمەرگە لە مێحوەرەکانی خازر و باشیک بە گرنگیەوە باس لە شەڕی تیرۆر و گەورەی هێزی پێشمەرگە دەکەن بۆ پاراستنی خاکی کوردستان و ئەو داستانە قارەمانێتیانەی کە پێشمەرگە و پشتیوانی یەک تۆماریان کردووە جگەلەوەش ڕۆڵی بەشی ئەندازەی پشتیوانی یەک بە گەورە لە قەڵەم دەدەن لە هەڵگرتنەوەی مین و بۆمبا چێندراوەکان کە تیرۆرستانی داعش دژی هێزی پێشمەرگە جێبەجێیان دەکرد هێزی پشتیوانی ئێمەی دەبابات و مدەڕعات بە حقیقەت ڕۆلیان لە ڕوولی ئەوان لەی دژمن بە قووەتر بوو و معنەویاتێکی تازەی زۆر باشیشان دایە پێشمەرگە ئێمە کە ئێستا مەسەلەن لێرەین هێزی پشتیوانی ئێمە بە مدەڕعات و دەباباتی ئێمە هەر کاتێک حرەکەیەک بکرێت مقابلی لەو وەختێک کە شەڕش دروست بوو بە حقیقەت چونکی ئەزانن ئێستا حالیان هێزی پشتیوانی ئێمە دەبابات و مدەڕعاتی ئێمە یعنی وەکو ئەوان بە قووەتریشە ئێستا ئەوان زۆر حرەکەیان زۆر کەمە تەنها ئێستا محاولەیەکەن شەڕەکانیان وەکو شەڕی پارتیزانی بێن یعنی بە شەو خۆیان دێن و دەبابات و مدەڕعاتیان لێرە من کە ئەبینم دەبابات و مدەڕعاتی وان وەکی پێویست نەتوانن حرەکە بکەن بەگشتی ڕۆڵی پشتیوانی یەک بەڕاستی ئێمە بەرزە نرخێنی لە هەموو جەبهەکان دەوری کاریگەریان هەیە بە تایبەت لە جەبهەی ئێمە تۆپخانە دەبابە دەورێکی یەکجار کاریگەریان هەبوو لە پاکردنەوەی حەسەن شام چیای زەردەک و بەردەوام لەگەلمانن بە حقیقەت زابتەکانیان زابتی چاک و فعال و زۆر جاریەنە سنگەرەکانی پێشەوەی پێشمەرگە کە ئەرک و واجبی ئەوان نیە بۆیە بە حقیقەت یەکەی پشتیوانی یەک دەورێکی یەکجار کاریگەری هەیە بێ ئەوان بە حقیقەت جەبهەکان نوقسانە لەکوێ ئەگەر هێزی ئەوان زەعیف و جەبهەیە بە تاکید نوقسانی تێئەکەوێ بۆیە یەکەی پشتیوانی یەک دەورێکی یەکجار کاریگەریان هەیە هیوادارم وەزارەتی پێشمەرگەی ئەهمیەتێکی زیاتریان باتێ لە ڕووی کەرەستە و لە ڕووی پێداویستەکانی یەکەی پشتیوانی چۆ زۆر جار لە هەنێ شوێن ئەبینین تەنها بە خوێنی خۆیان و بە دەست و بە چاو وەسیلەیەکی تر نییە ئەوان بتوانن مینی پێ بدۆزنەوە بتوانن تێنتیەکان بدۆزنەوە بۆیە بە حقیقەت ئەوە زەرورەتێکە کە ئەوانە ئەکرێ بڵێ چاوی جەبهەکانن و زۆر جارگیانی سەتان پێشمەرگە ئەوان ڕزگاری ئەەکەن لە خەتەر بۆیە پێویستە ئیحتیمامیان بدرێتێ
ئێرە بەنداوی مووسڵە ئەم ناوچەیە و چەندین ناوچەی دیکە کە هێزی پێشمەرگە توانیوێتی ڕزگاری بکات. ئێمە لە چوارچەوەی ئەم بابەتە هەوڵە دەین زانیاری زیاتر بخەینە ڕوو لەبارەی ڕزگارکردنی ئەم ناوچانە و چەندین ناوچەی دیکە کە لەلایەن هێزی پێشمەرگەوە ڕزگار کراوە و جگە لەوەش هەوڵە دەین زانیاری زیاتر لەبارەی فەرماندەی پشتیوانی یەک بخەینە ڕووکە تۆپخانەکانیان گورزی کوشندەیان لە تیرۆرستانی داعش داوە بۆ ڕزگارکردنەوەی ژمارەیەک ناوچەی بربڵاو لە چوارچێوەی ئەو هێرشەی کە تیرۆرستانی داعش بەرەو سنووری هەرێمی کوردستان هێناویان. قارەمانێتی و هۆی سەرکەوتنی پێشمەرگە لە میحوەرە جیاوازەکان و بەرەکانی شەڕدا با تەنها لە دیدی ڕۆڵەکانی کوردستان وەسف ناکرێت بەهۆی ئەوەی پێشمەرگە توانی باڵانسی هێز بگۆڕێت لە بەرگری بۆ هێرشبردن و تەواوی هاوکێشە سەربازیەکان لە شەڕێکی بەم جۆرە خۆ بۆ ئامادە نەکراو. بەڵام بەهۆی پلانی سەربازی و بەهێزی و ئازایەتی پێشمەرگە دووبارە قەڵغانی ئازایەتی و جوامێری لە کۆڵنا لە پێناو هێرشبردن بۆ ڕزگارکردن نەک تەنها خاکی کوردستان بەڵکو پێشمەرگە چەندین ناوچەی دیکەشی ڕزگار کرد لە ناوچەکانی نزیک مووسڵ. هەلبەت یا هاتیان انفتاحەوان ئەم بڵافێکردنا vê hêzê çi topxane bîtin çi bataryatê wayet hawnata bin çi racîme bin û debabat û gel sinfê hendesê ketîbawa hendesê hej destpêka ev ehdasê bûyîn û her pêşrewî bîtin yan sengera da bîtin hej destpêkê rolekê karîger hebûye şamil bimil hêzên pêşmergeyî ve her ji mihwarê Rûşava Kerkîkê û heta ku gehte mihwarê Rebî'a û wid gel Kobanê jî da ku nûket bejdar û heta nûke hêzê wat bejdarin Kobanê jî. Heqîqet her ji merhelayekî ke me dest pê kirî pitir dê behsê mihwarê Rûşava kem ke Rûşava û Rûşelatê Dicle kem ke pitir vücudamet gel wan da bûye vê manteqê û karîgeriya wan ter pêşreviyekê de her ji merhelayekê dewrekê zorê girîng hebûye zorê karîger hebûye taybet bû lêdana Molgit Daeş çi nav bajêra da bin yan van manteqê ku hêzên pêşmergeyî pêşrevî têda kî dewrekê karîger hebûye şilanê topxanê ve şilanê hawnata ve şilanê racîmê ve îsnadeka baş hatiye kirin şilayê wan ve bû hêzê pêşmergeyî kar asankariyeka baş hebûye şilayê wan ve ku hêzên pêşmergeyî pişên kontrola wan ehdafa bikeniyet bû hatîne destnîşankirin. Ev e şilayekî ve şilayekî tr jî ve kevekî nav bajêr hêza wan ya debaba ketîbet wan debaba bû piştîwaniya pêşmergeyî zor asankarî kîne ku bû lêdana nav ehdafê Daeş nav bajêran da her çil manteqa wan kê bigiran manteqa Rebî'a û devera Zimar ke micemaatê mezin hebûne ve ku bajêra bûne heqet debaba dewrekê feal hebûye ku şiyayne zor ehdafê wan ke nav bînata da bi zehmet bûne şiyayne çareser bikin û kar asaniye bikin ku hêzên pêşmergeyî pişên wan cihan kontrol bikin. Hêza piştîwaniya ek seranserî mihwera nebeze vê mihwerî seranserî mihwera li hemî cephet Kurdistanê rolekê mezin û berçav hebûye. Hem wekû çek hem wekû pêşmerge. û zor car mewqifên gelekê bi zehmet û tengaviyet here mezin da hêza piştîwaniya ek ya şoya mewqifa hesin biketin û serkeftina bi ser dijminî da misûger biketin. Nisbeta vê mihwerî ev e maweyî du mange û yek roj. El vê mihwerî ku pitir hêza piştîwaniya ek şoya rolê xwe bibînitin û quwetê wan li vê mihwerî dest bi kar bûne di van du heyva da bi çekê xwe û pêşmergên qehremanên vê hêzê şareza û lêhatiyet xwe şiyayîne hemî armancê dijminî li sinûrê mihwerê nawira bikete armancê xwe û her armanceka yan ku her xweleka vîyayî qesb biketin zor bi diqqet hedefa xwe înaniye û ziyanet yek car mezin jî el tîrostên Daeş da ya li sinûrê mihwerê nawiran da.
بۆ پاراستنی ڕۆژاوای کوردستان لە دەست تیرۆریستانی داعش لەسەر فەرمانی بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان هێزی پێشمەرگە بە چەکی قورس ڕەوانەی ڕۆژاوای کوردستان کران و پێشمەرگەش هەروەکو چۆن پێشمەرگەیە بەم شێوەیە توانی بەشداری لە ڕزگارکردنەوەی کۆبانێ بکات و فەرماندەی هێزی پشتیوانی یەکێک بوو لەو هێزانی پشکی شێری بەرکەوتووە لە ناردنی هێزی پێشمەرگە لە چوارچێوەی ئەو هێزەی بە چەکی قورسەوە چوونە کۆبانێ لەم نێوەندەشدا پێشمەرگە توانی بە هاوشان لەگەڵ چەکدارانی دیکەی ڕۆژاوادا تەواوی کۆبانێ لە دەست تیرۆرستانی داعش ڕزگار بکات و باڵانسی هێز بە جۆرێ بگۆڕن کە هەموو پێشبینیەکان لە داگیرکردنی کۆبانێ بگۆڕن بۆ ڕزگارکردن و ڕاوەدونانی تیرۆریستان و دوورخستنەوەیان لە ناوچەکە لە چوارچێوەی پلانێکی سەربازیدا جگەلەوەی چەندین گوند و دەڤەری کوردان ڕزگار بکرێت لە ژێردەستی تیرۆریستاندا. من خۆم متابعەمە کرد لە تەلەڤیزیۆن لە زۆر شوێن گەنجی کورد کچی کورد شوێن تایەی تڕۆمبیلی ئێوە نمایش دەکرد. یعنی ئەو شوێنەی کە تڕۆمبیلی ئێوە بەسەردا چوو ئەوانە چوون ئەو شوێنەوە نمایش کرد. اینجا حسابی خۆت بکەن. ئێوە حسابی خۆتان بکەن ئێوە چه سەروەریەکتان تومار کردووە جێگەتان لەکوێ لە نێو دڵی ئەم میلەتە. ئێوە سەری ئێمەتان بەرز کرد ئەرکێکێتان بە مەردایەتی و بە پیاوەتی و بە ئازایەتی جێبەجێ کرد و ئێوە پێشمەرگەی کوردستان بوون کە چوون و لەوێش بەکو پێشمەرگەی کوردستان ئەرکێکێتان بەجێهێنا دەستان خۆش بی. بەڕاستی سوزی زەحمەتە ئینسان کەلیمات بدۆزیتەوە نە وەسفی ئێوەی پێ بکات نە سوپاسی ئێوەی پێ بکەم. تەنها ئەوەندەیە ئەڵێم ئێوە نوێنەری هەموو پێشمەرگە بوون نوێنەری هەموو کوردێکی دڵسۆز بوون ئێوە ئەرکێکی پیرۆستان ئەنجامدا سەری ئێمەتان بەرز کردەوە و بەڕاستی چوونی ئێوە بوو بە سەبەبی ئەوەی کە زیاتر دژمنان ناومێد ببن. بەڵێ بێگومانیمە تەمان کە لەسەر پێشنیاری بەڕێز جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان و لەسەر بڕیاری پەرلەمان و لە بن چاودێری و ڕێنەمایی وەزارەتی پێشمەرگە کە بەراو کوبانی بەڕێکەوتین بە حقیقەت کوبانی لەسەر کەتبە حاڵەتێکی نەمانەوەنە زۆر نەما بوو کە تەواو ببی بکەویتە بن دەستی چەتەکانی داعش. بەڵام بەگەیشتنی هێزی پێشمەرگە بۆین دەرێت چونکە ئەو هێزەی کە چوو بۆین دەرێ لە هێزی پشتیوانی پێکات بوو لە هێزی پشتیوانی 1 و 2 ئەو چەکەی کە لە دەستی ئێمە بوو توانیمان لە ماوەیەکی زۆر کەم دیفاعکی زۆر چاک و پاڵپشتێکی ڕێک و پێک بکرێت هەر ئەوەش بووە سەبەبی هەرە سەرەکی کە کوبانی نەکەوێتە دەستی تیرۆریستانی داعش. بس دوري مدفعي بي ما رأسا أو هدف قر ما بمباران كرن وباج چون تقريبا ويش هذه ما شارع جستان رجع دي شارع هر وصا ما تقريبا 55 صادت خلال 40 رجع دا 55 ما يشبازدا كده 55 صادت خير زفرتها بالدوري مدفعية والدوري راجمة يعني سلاح جيران وام بيج چون پشتی حوالی مجی چون نفس الشيء او وجبه دوی چون کرا 8 صاد وجبه سیجی ما کوبانی خرزگار که باور که مدفعین هیجا پشتیوانی نبا ابد کوبانی نت مهر توی روزه دا کوبانی ساقط بتن امی روزه نگهشت باینی دا کوبانی ساقط بتن چون جناب سروکی گله که الحاق کرد و لازم هین افشغه چوابت گهنی ام يعني بودرو فويش ناف الغامرة ام داخل كوباني بينو ما هدفت فخر طوب باران كرن وما جهت فخر ما دجمن تقريبا رجع اولي ما نسكي حفتي حشتي داعش كشتن مدفعية وراجمة. اركي كتيبي اندازي سربازي سربا فرماندهی هێزەکانی پشتیوانی هەموو فەرماندەیەکان دەکا هێزەکانی پێشمەرگەی لە بەرەکانی جەنگ وەک ئیشوکاری هەندەسی. ئێمە وەک میحوەرەکان 5 میحوەری سەرەکیمان هەیە هەر میحوەرێک تیمێکی ئەندازەی سەربازی لەوەیە وحدەیەکی هەندەسەی ئەوجا چەند تیمێکی ئەندازەی هەیە ئیشوکاری ئەندازایی دەکەن لە شنگارەوە حتا دەگاتە نێزکی کەرکووک. فەرماندەی هێزەکانی پشتیوانی پێکهاتەیەکی هەمە جۆری هەیە لە پێکهاتووە لە کەتیبەی گراد و کاتیوشا
لە کەتیبەی مەدفەعیە لە هاوەنات کەتیبەی ئەندازەی سەربازی کە دەورێکی باڵای بینیوە لە پوچەلکردنەوەی مین و تەقەمەنی ئەو تەقەمەنیانەی کە داعش بەکاری دێنێ هەروەها درۆع دەبابات و ئەنواعی زرێپۆش و مەشاتی ئالی هەر هەمویان دەوری باڵیان بینیوە و توانیویانە سنگ و قورسایی خۆیان لەم شەڕانەدا بەدیارخن ئێمە لەم شەڕانەی داعش دەورێکی سەرەکیمان هەبووە لە ڕاگرتنی بەرەو پێشچوونەکانی داعش لە سەرەتای دەستپێکردنی شەڕەکان و گۆڕینی باڵانسی شەڕ لە ساڵحی هێزی پێشمەرگە و لەم پێناوەشدا چەندین قوربانیمان داوە بەدەیان شەهیدمان هەیە چەندین بریندارمان هەیە و تاکە شەهیدێکی پێشمەرگە کە لە کۆبانێ شەهید بوو شەهیدی فەرماندەی هێزەکانی پشتیوانی یەک بوو ئێمە شانازی بە هەر هەموو شەهیدەکان دەکەین من پێشمەرگەم من هێز یەکی پشتیوانی هەمووتانم خۆشەویستم ڕۆڵەکەم کە دوژمن خاکمانی بەزاند بورکانی تۆڵەمان تەقیەوە و ئاگرمان لە جەستەی نەیاران بەردا